من لەگەڵ کاکعالیە پێشتر باسی فستیڤاڵەکەمان کرد بەگشتی، بەڵام تۆ دەمەوێت لە دەستپێکدا بەگشتی باسی بەرهەمی هەنگوینم بۆ بکەی لە هەرێمی کوردستاندا. سپاست دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم. من هەنگەوانم، خەڵکی بناری قەندیلم، خۆم و کوڕەکانمان هەنگەوانی. دەنگی من دەبیستی تو؟ بەڵێ کاک عەبدوڵڵا فەرمووی، ئێمە گوێبیستی دەنگی تۆی. خۆم و کوڕەکانم هەنگەوانم، خەڵکی بناری قەندیلم، خەڵکی گوندی قڕناقەوم، کەسابەتیمان هەنگەوانیە، هەنگ بەخێو دەکەین. هەنگ بەخێوکردنیش جۆری هەیە، مەسەلە بڵین خەڵکەکەیە هەر هەنگ دێنی و لێی نازانی وەرهەڵای دەکات، ئەمە بە دوای دەکەوین، کوێستان و گەرمێنی پێ دەکەین. ساڵی 500 جارێک گوێزینەوە. 3-4 جۆر هەنگوینمان هەیە، هەنگوینی دارمان هەیە، هەنگوینی کۆڵسمان هەیە، هەنگوینی سندوقمان هەیە، پاڵاوتەمان هەیە، ئەنی ئەنواعی جۆرە هەنگوینمان هەیە. هەنگوینەکان ئەوانەی کە دانین بۆ پێشەنگایان، تایبەتی پێشەنگای هەنگەوانان، هەمووی هەنگوینی دەرەجەیەک و نمونەیە دەیەن. زۆر باش. کاک عەبدوڵڵا چەند جۆرێک هەنگوین بوونی هەیە، 3-4 جۆرێک بوونی هەیە. دەمەوێت دانە باسی و جۆرانی هەنگوینم بۆ بکەی. جیاوازیان چییە؟ تامیان جیاوازە، ڕەنگیان جیاوازە، چۆنە؟ بەڵێ تامیان جیازە. هەنگوینی شاخ تام و بۆنێکی تایبەتی هەیە، سوکترە لە خواردنێ، ئەوە هەنگوینی شاخ. هەنگوینی کۆڵس تقریبەن لە هەنگوینی شاخ دەچی، هەم تامیشی و هەم بۆنیشی و هەم ڕەنگیشی. هەنگوینی کۆڵسیش تایبەتیە وەکو هەنگوینی شاخ وایە. ئەو جار هەنگوینی سندوق، ئەو سندوقانە ئێستا خۆمانی زەڕاعی، ئەو سندوقانەش هەنگوینی خۆی تایبەتیان جیایە. هەنگوینی سندوق مێوی بۆ دادەنێن، بەڵام مێویش جۆری مێو هەیە، ئەو شانەیە کە تەبع دەکرێت، حەسلی و حادی هەیە. ئەمە زۆربەی زۆری مێوەکانی خۆمان تەبعی دەکەین و بۆی دادەنێنەوە. بەڵام ئەو ئەمێوەکەیە لە بازاڕی ئەو مێوە لە 195 مادەی لایلۆنی دەگەڵا. مێوەکە وابزانم سینیە، ئەو مێوە سینیە ئەنی تاوانی گەورەیە بە قەنەعاتی خۆمەیە کە بۆ هەنگ دادەنێت. هەنگ چاری نییە، ئەو کاتەی هەنگیشی لەسەر دەکات. شانەکە بڵێن ئەو تاپکراوە دەکەویتە ناوەڕاستی شانەکەی. هەنگەکان لەو دی و دی و شانەی بۆ خۆیان لەسەر ڕادەکێشن، بەڵا چییە ناوەکەی هەرچیڕێ، ینی بە قەنەعاتی منەوە خواردنی تاوانە. ئەوە ژەگەڕێتەوە لای حکومەت، باقەتی حکومەت حەق وایە بەجددی ئەوانە مەنەحکات و نێڵی بێتە ناوەوە. ئەو جار هەنگوین مەسەلە بڵین هەنگوین هەیە، هەنگوین دێتە ناوەوە، هەنگوینی تایبەتی بڵین ئێرانی، هەنگوین ئێرانی لە هەنگوینی خۆمان دەچی. خەڵک پێدەخەڵەتێنن، بەڕاستی زۆربەی زۆر هەیە خەڵک پێدەخەڵەتێنن، خەڵک لی نازانی. تایبەتی ئەوە گەنجانەی کە تازە دەگەنێ هەنگیان نەدیوە، لە هەنگیان داژ نەکردووە. ڕاستە بە تەمەنەکان ئەکسەریەتیان ئیشیان کردووە، دەزانن هەنگوین خۆن دەزان هەنگوینە ئەسلا عادیە چییە. بەڵا گەنجەکانی خۆمانی ئێستا لە 191 لەوانەیە نەزانی، دەکەڕێتە سەر زەمیری ئەو کەسەی کە هەنگوینەکەی پێدەفرۆشت. چکۆ هەنگوینی ئێرانی بەڕاستی تاوانە کڕینی و خواردنی ڕاستە ڕەنگ و جوانە بەڕاستی بەڵاوە خوا دەزانی چی تێدەیە. دەبینی هەنگوینەکە بەدیمەن جوانە و لە هەنگوینێکی سروشتێکێکەچی دوسێ ڕۆژدانی سێرەکەی هەمووی ئەبێ بە شەکراوە. ئەمە چۆن بتوانین هەنگوینێکی ڕاستەقینەوە سروشتی بدۆزینەوە و بیناسین لە ڕێگەی تامەوە بێت، لە ڕێگەی ئەو دیمەن و بینینەوە بێت کە خۆمان دەتوانین ببینین. دەست خۆش بێ، قسەکە زۆر جوانە. هەنگوینی ئەسلی تام و بۆنێکی تایبەتی دەداتە قوردی کە دەیخۆی. تام و بۆنی جیایە هەنگوینی ئەسلی. هەنگوینی شەکری هەرکە خواردت ئەوە شیرنیایەتێکی زۆری هەیە و لە ناو دمتدا دەزانێ ئەو هەنگوینە گەر شەکرە. ئەو جار ڕەنگ و ڕوخساریشی زۆر جوانە. هەنگوینی شەکری جوانترە لە هەنگوینی خۆماڵی. فەرقیا هەیە، ینی ڕەنگیشی فەرقیا هەیە هەنگوینی شەکری دەگەڵ هەنگوینی دیکە. ئەو هەنگوینی خۆمان ڕەنگی بەو شێوازەی جوانیە وەکو هەنگوینە شەکرانە. هەنگوینی شەکری تقریبا زیاتر سپیە، مەسەلە سوورە سپیە، ئەوانە جیایە. بەستام و بۆنێکی تایبەتی بڵێنی شەکریەوە
هیچ تام و بۆنی تێدا نییە و ئەوە دیارە شانەکەشی زیاتر کەپسە ینی کەم وایە بۆ شایی تێدا بێت باشە زۆر بە زۆری شانەکانی کەپسە ئەوە مەسەلەی هەنگوینی حادی زۆر باشە کاک عەبدوڵڵا باسی شانەی هەنگوینم بۆ بکەیتە خۆش دیان تۆزە ئاماژە پێ کرد ئەمە بەوردی باسی شانەی هەنگوینێکی ڕەسەنمان بۆ بکەی جیاوازەکەی لەگەڵ جۆرەکانی تردا چیە چەند جۆر شانەی هەنگوینمان هەیە خواستی هاوڵاتیان لەسەری چۆنە شانەی هەنگوین شانەی خۆی تایبەتی جیایە شانەی کە بۆ خۆی دروستی دەکا ئەو شانە ناسکترا لە خواردنێ چیر نییە وەکو هەنگوینی دیکە شانەی بڵین کە بۆی دادنەی چیرە ئەگەری خۆشمان بێ خۆماڵیش بێ هەر چیرەکە بۆی دادنەی لەبەرەوەی ئەو مێوە دەکوڵەرێ کە کوڵا دەیکێ قالب ئەو قالبەی دەستگا هەیە لە دەستگای دەدەی و تەبحی دەکەی وەکو قاقەزی دەردەچی هەر چیرە لە خواردنێ بەڵا خواردنەکەی ئەگەر بیشی خۆی سروشتیە ینی هیچ مادەیەکی تێدا نییە زۆر باشە کاک عەبدوڵڵا گەر باسی هەنگوینی تاڵمان بۆ بکەی هەنگوینی تاڵ چیە چۆن بەرهەم دەهێنرێت لای ئێوە بەردەستە جیاوازی چیە لەگەڵ جۆرەکانی تری هەنگوینیدا هەنگوینی تاڵ کە لە من دەپرسی من بڵێن بابی شمەرەنگەوان بووە ئەزار ڕەحمەتی لێبن لۆ خۆشم لە دوای پرۆسەی ئینتیفازەیەوە پرۆسەی ئازادیە من بۆ خۆم بە ڕسمی بە خۆ بە کوڕەکان هەنگەوانە هەنگوینی تاڵ ئەسلەن نییە ئەسلەن هەنگوینی تاڵ نییە کە دەڵێ مەسەلە بڵێ هەیە دەڵێ هەنگوینی تاڵ و ئەوانە هەموو دەرمانیان تێ دەکرێت هەرچی دێ ئەمن مناقەشەی لەسەر دەکەم لەبەرەوەی با و باپیرمان هەنگەوان بوون هەنگوینی تاڵ نییە هەیە هەنگوین تۆزێک تفتە ئەو تفتایەی هەڵاڵەی تێدایە هەڵاڵەی گوڵی تێدایە جا هەڵاڵەی گوڵیش ئەنواع و تام و بۆنی تێدایە ئەوە تقریبان تفتە ناخۆشە بەڵا ئەگەر بڵێ تاڵە هەنگوینی تاڵ هەر نییە ئەسلەن نەبووە و نیشە بەس ئەو هەڵاڵەیە ئەو هەڵاڵەیە تفتە مادەیەکی تفتەی تێدایە تۆزێک ناخۆشە بە سوودیشە باقەتی ئەو هەڵاڵە زۆر بە سوودە تایبەتی بۆ نەخۆشی شەکرەی کە لە ناو کونەکاندایە لە ناو کەلوەکاندایە هەنگوینی تێدا نیە فقط بەس ئەو هەڵاڵی تێدایە زەردە و سوورە و ڕەشە و شینە و ئەنواعی کەلوەکان ئەنواعی ڕەنگی تێدایە لەنا هەنگوینی تاڵ کێ دێ مناقەشەم لەگەڵ دەکا کێ هەنگەوانە مناقەشەم لەگەڵ دەکا من ئامادەمە مناقەشەی لەسەر دەکەم و هەنگوینی تاڵ نییە زۆر باشە کاک عەبدوڵڵا ئەمە لەسەر ئەو هەنگوینانی لە دوای تۆ دانراوە چەند ڕەنگێک دەبینم هەیە تەقریبەن مەیلە و قاوە یا هەیە تێجی ڕەنگی زەرد باوە پێم بڵێ جیاوازی ئەم ڕەنگانە چییە ئایا هاوشێوی ڕەنگەکەی تامەکانیشی جیاوازە؟ بەڵێ هەنگوین ڕەنگەکانی بەوەی جیاواز دەبنەوە کە بەهارێ شانەی دانا گەرای تێ دەکات کە گەرای کرد شانەکە سپیە خۆی سپیەکە دروستی دەکا مەیلە و تۆزە کاڵ دەبێتەوە دووبارە ئەو گەرای هەڵدێنی و گەرایکەی تێ دەکاتەوە سوور دەبێت ئەویش هەڵدێنی ئەوە جاری دووهەم جاری سێهەم تێی دەکاتەوە بە تەواوی ڕەنگی دێتە سەرمانگی سوورەکی تۆخ ئەو جار کە ماوە ئەو شانە بۆ ساڵی داهاتوو دەرت نەهینە لە ناو مێشەکەتدا هەڵت گرت بۆ ساڵی داهاتوو دووبارەتەی دەکاتەوە شانەکە ڕەش دەبێت ڕەشی هەنگوینی ئەوەیە ئەوە گە هەنگوینی سووری تێدایە ئەو هەنگوینە سوورانە فقط دوو جارێک گەرای تێ دەکات چکو ئەو کونانە هەر هەمووی گەرای تێ دەکات کە بەهار داهات قەترە هەنگوینی دەخواتەوە و سەر لە نوێ گەرای تێ دەکات ئەو شانانەکە ڕەنگیان دەگۆڕێ لە ناو هەنگەکەیدا بەهۆی گەرایەکەیەتی کە لە ناو ئەو کونانەی دەکات زۆر باش وەرزێکی تایبەت هەیە بە هەنگوینێکی باش و ڕەسەن دەتوانین بڵین هەنگوین بەرهەمێکی وەرزیە یاخود لا وەرزێکی دیاریکراودا زیاتر ئەم بەرهەمە باش و گونجاوە بڵێ وەکو بڵێم بۆ خواردن و شتیوایان بۆ دروستکردنی هەنگ بۆ هەر کامی بێ بۆ نمونە وەرزێکی دیاریکراو هەیە بۆ منە هەنگوینێکی باش بەدەستی ئێمە بگا بۆی بتوانین بەڕاستی سوودی لێ ببینین هەنگوینێکی تاواتی سروشتی بێ بەڵێ ئێستا کاتی ئەوەیە کە هەنگوینێکی نمونەیی بەدەست هاوڵاتیان بکەوی بگاتە دەست هاوڵاتیان کاتی ئەوەیە کە هەنگوینی چاک
دەرچووە و تەواو بووە. ئەمما کاتی وەرزیانگوین خواردن هەموو کاتێک وەرزێتی بۆ خواردن ئەما تایبەتی جستانان زیاتر لەبەرەوەی جستانان زیاتر هەنگوین دەخورێ و سرف دەبێت. ئەما کاتیش کە دەریش دەچی لە مانگی حەوت دەردەچی هەنگوینەکە فەریکە بەڕاستی شتێکی بەلەزەتە لە کاتی خواردنێ. بەڵا زۆر شلە ئەو کاتەی مەسەلە بڵێ مانگی حەوت کە دەری دەکەی شلە زۆر شلە چوو هەنگوین تقریبەن لە 150 وابزانم ئاوی تێدایە ئەو ئاوەکەم هەنگەکە هەڵی دەگری و لەگەڵ هەنگوینی دەکات چکو چەندی شیلەی دێنی هەندەش ئاو دێنی. زۆر باشە کاک عەبدوڵڵا ئیبراهیم هەنگەوان زۆر سپاس بۆی ڕاستەخۆم لەگەڵمان بووی کاک عەبدوڵڵا سپاس بۆ تەواوی زانێرەکە.